جارێک کە تەکیدی لێکم کە لەگەڵ باڵ و خەتە جیاوازەکانی مەدرسەی سەلەفە یەک مەدرسەیەکە و لە ناو خۆیان جیاوازارۆکو کە ئیخوان مەدرسەیەکی فکری ئیسلامیە و لەگەڵ یەکتریا لە ناوە جیاوازیان لە نێوانە هەیە بەڵکو لە ناو خودی ئیخوانە جاری وا هەیە جیاوازی لە نێوانی یوسف قەرزاوی و عەلی جرێشە و فەتحیەکن و لەگەڵ ئەو اختلافانە ئەیان بینی بەڵام لە هەمان کاتیشە ئەبینین تەئسیری مەدرسە سەلەفیەکە لە ئیخوان هەیە لە سۆفی هەیە لە مەزهەبیەکان هەیە لە جیهادیەکان هەیە لە هەموو ئەوان هەیە ئەمە فەزلی خوای گەورەی ئەوەلەن پاشانەگەڕێتەوە بە فەزلی مەدرسەی سەلەفی کە کاریگەریان هەبوو لە پاڵفتەکردنی عەقیدە پاڵفتەکردنی عیبادەت و ڕەفتارەکانیش لە بیدعە زۆر بە دەگمەنەبینی سەلەفیەک بیدعەیەکی هەیە چونکە ئەوەڵ شت کە ئیتیمامی پێدا عەقیدە و مەسەلەی پابەندبوونە بە سونەتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام هیچ جیهادیەک نابینی بیدعەی تیابێ مەگەر نەزانێ ئەجینا مصر نابێت لەسەر بیدعەکەی کە دەلیل پێوترایە لە قیاداتی ئیخوانە بینی سەلەفین ئەکرەم ضیاء العومەری عەبدولمنعم صالح العەلی لە عێراقا ئەمە هەردووکیان کە زیندوون و الحەمدلله ماون سەلەفین عمر سلێمان الأشقر فلسطینیە ئەبینی پیاوێکی سەلەفیە قیاداتی ئیخوانی سەردەم تەئسیراتی سەلەفیان زۆرتر لەسەرە وەکو عەبدولفەتاح بۆ غودە بوو بێ سەعید حەوا ڕەحمەتی خوایان لێ یا عمر تلمسانی لە میسر یا ئەوانی تر ڕەحمەتی خوا لەوانیش کەوابوو چۆن تەئسیراتی مەدرسە ئیخوانیەکە لە هەندێک سەلەفی هەیە وەکوانەی کوێیت یان یەکێکی وەکو حاکم المطیری کابرایکی عالمیشە سەلەفیشە کەس گومانی لە سەلەفێتیەکەی ئەو نییە بەڵام کەوتۆتە ژەر تەئسیری مەدرسەی فکری ئیخوانیشە لە هەمان کاتیشە مەدرسە سەلەفیەکەش کاریگەری لەسەر مەدرسە ئیخوانیەکە هەیە هەروەکو کەوتم قیاداتی گەورەیان نەبینی کە پابەندن بە سەلەفێتیەکە لە وەرگرتنی دینەکە بە دەلیل یا پێشتر لە عەقیدەکە کە عەقیدەیەکی پاک و صاف و مەسەلەی زۆر لە مەسائیلی شرکیات و بیدع هەمووی لە ناو جیلی سێ جیلی ئێستایا نەماوە ئەوەش تەئسیری ئەم مەدرسە سەلەفیەیە کە بە هەموو خەت و باڵەکانیانەوە ئێمە پێویستە بەڕێزەوە تەماشایان بکەین هەرچەنە لە ئینفعال و لە مناسەرەکردنی چۆرانەی نەفسی خۆیانە یان لە بەرژەوەندی یان لە تاکدیدی کە باوەڕی بە فرەدیدیەکە نییە پێی وایە تەنها خۆی ڕاست ئەوەش هەمان هەڵەیەکە ئەو برانەی ترمان کە ئەهلی غولون لە تەکفیرکردنا کەوتونەتە ناوی ئەمە پێویستە عیلاج بکرێت و ئێمە باوەڕیشمان وایە بە لێک نزیک بوونەوەی زیاتر بە تێکەڵاوی زۆرتر بە موناقەشەی زۆرتر بەگرتنی کۆڕی هاوبەشی نێوانی ئێمە و مەدرسە سەلەفیەکە زیاتر وردەوردە ئەم شتانەمان بۆ ڕوو نەبێت ئەگەر ئێمە سەیری دەلیلەکانمان هەمووی کردەوە لەسەر مەسەلەی حاکمیەت کابرای مەدخەلی یان باڵە سەلەفیەکە لانی کە مەڵێ وەڵا برا من بڕام بەم دابەشکردنە نییە کە تەوحیدی حاکمیەت هەبێت بەڵام ئەشزانم کە حاکمیەت بەشێکە لە ئولوهیەت هێتەوە قبوڵمانە ئێمە چی ئیشکالێکمان لەمە هەیە ئێمە بڕامان بەمە هەیە کە ئیستیخلاف وەزیفەی سەرەکی ئەم ئینسانەیە کە هاتۆتە سەر ئەرز ئیستیخلاف بەشێکە لە عوبودیەتەکە کە خوای پەروەردگارە فەرمێ وەما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون لە سوورەی ذاریات باشە خوای گەورە ئێمە خەلق کردووە بۆ عیبادەت بەڵام لە ضمنی ئەم عیبادەتەیە بە پێناسەی ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت عیبادەت خۆی بریتە لە ناوێکی گشتگیری هەموو ئەو شتانێکی خوای گەورە ئەیەوێت